بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بسران و بینەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە ئینشاء الله تعالى. خۆشەویستانم، لە بابەتێکی دیکە لە قورئاندا کە تەماشەی دەکەین و لێی وردەبینەوە، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئیعلانی محەبەت و خۆشەویستی خۆی کردووە بۆ خەڵکانێک کە خۆشی دەوێن. بابەتەکەمان لە ژێر ناونیشانی خوددا چێی خۆش دەوێت. زۆر گرینگە ئینسان بزانیتن ئەوانە چێن کە خوا خۆشی دەوێن، بۆی کە خۆمان وا لێ بکەین کە خوا خۆشی بووین. طبعاً گەورەترین منحە و گەورەترین پلەپایە کە ئینسان وەدەستی بێنی بەڕاستی ئەوەی کە بگاتە و ئاست و قۆناغ و مەرحەلەیەی کە خوا خۆشی بووێت. ئەگەر خوا خۆشی ویستی تەبارەک و تەعالە، خوا خۆشی ویستین تەبارەک و تەعالە، چاوپۆشی لە کەم و کوڕیەکانمان دەکات، عەزابمان نادات و دەمانباتە بەهەشتی پان و بەرینی خۆی خوای گەورە بە قسمەتمان کات. و هەموو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام و هەموو پیاوچاک و ساڵحان شانازیان بە محەبەت و خۆشەویستی خواوە کردووە کە خوا خۆشی ویستووە. بەڕاستی ئێمە ئیمانداریش خۆشەویستانم دەبێ عەوداڵی ئەوە بین چۆن ببینە خۆشەویستی خوا تەبارەک و تەعالە. بوون بە خۆشەویستی خوای پەروەردگاریش مەحاڵ نییە، ئاگاتان لێ بێت. ئەوە نییە بڵێ وەڵا ئەو محەبەت و خۆشەویستیە تایبەت بووە بە چین و توێژێک خەڵکی دیکە ناگریتەوە، هەتا ڕۆژی قیامەتی ئەو محەبەتە دەمێنێتەوە. هەتا ئادەمیزادێک لەسەر زەوی ماوە، موسڵمانێک لەسەر زەوی ماوە، ئەو محەبەتەی خوای پەروەردگار باڵ دەچێشێ بەسەر زەویدا، ئەتوانین بگەینە ئەو قۆناغ و مەرحەلە و ئەو خەسڵەتە جوانانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەیکاتە مایەی خۆشەویستی خۆی بۆ عەبد و بەندەکانی خۆی، ئەتوانین وەدەستی بێنین. کەواتە یەک شت هەیە بیزانین کە نەگەیشتین بە قۆناغ و مەرحەلەی خۆشەویستی خوا، خەلەلەکە لە ئێمەدایە، کەم و کوڕیەکە لە ئێمەدایە، قسوورەکە لە ئێمەدایە. ئێمە نەمانویستۆ ببینە خۆشەویستی خوا. دەناخوای پەروەردگاری ئەعلانی کردو کە چێی خۆش دەوێت، کە مەحەبەتی بۆ چێیە. لەبەرەوە خۆشەویستانی خۆم، خوازیارم ئەوەندە عومرەی کە ماومانە لەو دنیاە سەرفی کەین بۆی کە بینە خۆشەویستی ئەو پەروەردگارەمان. ئەگەر بووینە خۆشەویستی خوای پەروەردگاریش، خۆشەویستی خۆی ئەزیەت نادات. ئەوەتان لەبیر نەچێت. ئەگەر بووینە خۆشەویستی خوا، خۆشەویستی خۆی بە ئاگری دۆزەخ ناسووتێنێت. ئەگەر بووینە خۆشەویستی خوا، خۆشەویست کامەشتی گرانبەها و کامەشتی چاک و کامەشتی گرنگ و مهمە دەیداتە خۆشەویستی خۆی. یا ڕەبی خوایە لە خۆشەویستانی خۆت لە قەڵەممان دەی یا ڕەب العالەمین. یەک پێش بچمە سەر ئایەتەکان و ئەوانە چێن کە خۆشەویستی خوان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەتحی خەیبەر جا ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ لە ژیانمدا حەزم لە مەسئولیات نەکردووە، بەس ئەم ڕۆژە زۆرم حەز لێو بوو لە مەسئولیات و پێغەمبەر بمکاتە بەرپرس. لەبەرو بەڕاستی هاوڵان ڕەحمەتی خۆیان لێ بێ
دەرچیان بەوە کردو کە بەرپرسیارەتی لێپرسینەوە و محاسبە و ئەوەی بەدواوەیە. لە فەتحی خەیبەر ماوەیەکی باش دەمێننەوە و خوای گەورە فەتح و نەسڕەکەیان بۆ نانێریت. بێتاقەت دەبن هاوڵان ڕەحمەتی خوایان لێبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەوێک هاوڵان کۆ دەکاتەوە، جا بەرەو ئێوارە بووە کۆیان دەکاتەوە قسەیان بۆ دەکات، دەفەرمێ بەیانی ئاڵاکە دەدەمە دەستی کەسێک کە خوا و پێغەمبەری خوای خۆش دەوێن، خوا و پێغەمبەری خوای ئەویان خۆش دەوێت. خوای گەورە فەتحی خەیبەر لەسەر دەستیوی دەکات. طبعا حونەریەکە لە چدایە؟ دەڵێ هەموو هاوڵەکان تا بەیانی خەویان لێ نەکەوتووە لە خۆشیان هەر دوعایان کردو پاڕاونەوە یەکێک بن لەوانەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاڵاکەی دەداتە دەستی، بە تایبەتی ئەوانەی کە لەبەر چاو بوون ئەهل بوون بۆی قیادەی جەیش بکەن. لەبەر چی؟ لەبەرەوەی ناکە دەڵێ ئەوان خوا و پێغەمبەری خوایان ئەو خوا و پێغەمبەری خوای خۆش دەوێت. ئەمە هەمومانی دیعای ئەوە دەکەین، هەمومان دەڵێن خوا و پێغەمبەری خوامان خۆش دەوێت، بەڵام کار و کردەوەکانیشمان پێچەوانەی خۆشەویست و محەبەتی خوا و پێغەمبەری خوای خوا پەناماندات. ئەوەی کە ئەوان تامەزرۆی بوون ئەوەی دووەمی بوو و خوا و پێغەمبەری خوش ئەویان خۆش دەوێت. دەفەرمێ بەیانی داهات هەمووی کۆبووینەوە پێغەمبەری خوا هات عەلەیهی سەڵات وسەلام چاوی جێڕان. ئیمامی عومەر دەفەرمێ کە چاوی دەجێڕان دەفەرمێ ئاوا لەگەڵەوەی خۆمەوە دەکرد بۆی کە لەبەر چاوی ون نەبم، باز بۆی کە بڵێ عومەر هەستە، دەڵێ چاوی تێکرد ئەوە ئەبوو بەکرە ئەوە عومەرە ئەوە عوسمانە ئەوە نزانم چێ، چەندی چاوی هینان و بردن ئەوەی کە ئەو مەبەستێ بوو نەیبین. فەرمووی کوا عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت، فەرمانەی پێغەمبەری خوا نەخۆشە، چاوی دێشی لە خیوەتەکەی نەهاتوو، یعنی لەوی گەڕێ ئەما لێرەینە. فەرمی بڕۆم بانجی کرد، کە بانجیان کرد بالفعل چاوێکی ئەستور ببوو، چاوێکی ئیلتیهاباتی کردبوو، وەزی چاوەکەی باش نەبوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە تفی مبارەکی خۆی دوعای کرد و لەسەر چاوی ئیمامی عەلیەوە کرد، دەفەرمێ وەڵڵاهی هەتا لە ژیاندا مابووم ئێش لە چاوم دانەما و نەمزانی ئەو چاوە ئێشی ئەسڵەن بەلادان هاتوتەوە. ڕایەکەیدا دەستی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. بەڕاستی ئەو محەبەتە دەبێ هەمومان هەوڵی بۆ بدەین. کۆمەڵە خەسڵەت و سیفەتێکن کە خوای پەروەردگار خاوەنی ئەو خەسڵەت و سیفەتانەی خۆش دەوێت. یعنی ئێمە دەتوانین ئەو خەسڵەتانە لە خۆمان دابینینەدی بابین ئەو خەسڵەتانە چین. یەکەمیان لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 195 خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ وأنفقوا في سبيل الله لپێناو خوای گەورە ببەخشن ولا تلقوا بأيديكم إلى التهلكة خۆتان تووشی لە بەینچوون مەکەن، خۆتان تووشی زایەبوون مەکەن. یعنی چی؟ یعنی کابرا ئەگەر دەستی خۆی کوشی ماڵی لە پێناو خوای پەروەردگار نەبەخشی خۆ تووشی تەهلوکەکردنە. ئەوەیە نەک کابرا دیفاع لە دینی خوای گەورە بکات و ئیقدام بکات و بێوێ دینی خوای گەورە عەزیز کا بڵێ کابرا خۆی تووشی تەهلوکەی کرد لە ناوچوو. نا ئەگەر ئەوەی نەکات تووشی تەهلوکەی دەبێتن و دەفەرمێتی وأحسنوا چاکەکار بن إن الله يحب المحسنين. وای گەورە چاکەکارانی خۆش دەوێت. کەواتە یەکەم خەسڵەت خۆشەویستانم بیسەرانی بەڕێز بینەرانی ئازیز، یەکەم خەسڵەت چییە؟ ئەوەیە کە ئینسان چاکەکار بێت. چاکەکار بە لەگەڵ دەوروبەری خۆی. ئەوەی کە چاکەی دەگەڵ دەکەیت چاوەڕێی پاداشتی لێ مەکە، چاوەڕێی سوپاسی لێ مەکە. دەبیە خۆشەویستی خوا تەبارەک وتەعالا. خاڵی دووەم هل سورة البقرة آيات 222 خوای پەروەردگار دەفەرمێ ويسألونك عن المحيض پرسیارت إذا كان لە حەیزی ئافرەتان قل هو أذى فاعتزلوا النساء في المحيض. ناخۆشی و ناڕەحەتیە کە بەسەر ئافرەتاندا دێت لە کاتی حەیز و لە کاتی نیفازدا سەرجەی ئافرەتەکانتان مەکەن و خۆتان بپارێزن. ولا تقربوهن حتى يطهرن نزیکیان مەکەونەوە واتە جیماعیان لەگەڵ مەکەن هەتا پاک دەبنەوە. ئەوەیە نەک ولا تقربوهن حتى يطهرن مەبەستیەوە نییە بڵێ وەڵا
لەگەڵی دامەنیشە و لەگەڵی مەخەوە و لەگەڵی نان مەخۆ مەبەستی جیماعکردنە کینایەیە دەفەرمێ فەئیدا تەطەهەرنا ئەگەر پاک بوونەوە فآتوهن من حيث أمركم الله ئەوەی کە خوا ڕێی پێداون ئەتوانن لەو شوێنە سەرجەی لەگەڵ بکەن و حدودی خوا نەبەزێنن إن الله يحب التوابين ويحب المتطهرين دوو صنفی لێرانە بڕیارداوە کە خۆشی دێن خوای پەروەردگار تەوبەکارانی خۆش دەوێ ئەوانەی کە گوناه و تاوانیان هەیە سەرپێچیان هەیە بێ ئەمر و فەرمانی خۆیان کرد بەڵام تەوبەیەکی نەسوحیان کردووە گەڕاونەوە خوای گەورە ئەو کەسانی خۆش دێت کە تەوبەکارن ويحب المتطهرين و ئەوانشی خۆش دەوێت کە خۆپاک و خاوێن و تەمیز ڕادەگرن جا چ لە گوناه و تاوان چ لە سەرپێچی چ لە پاک و خاوێنی لاشە و جەستەی خۆشیان ئەوجا لە ئاەتی سیویەکی سوورەتی ئالی عیمران خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم لێرانە صنفێکی دیکە خوای گەورە خۆشی دەوێن چێن ئەوانە خوای گەورە دەفەرمێ قل ئەی محەممەد پێیان بڵێ إن كنتم تحبون الله ئەگەر ئێوە ڕاست دەکەن خواتان خۆشەوێ فاتبعوني بە دوای من بکەون یعنی چی یعنی ئەوانەی کە بە دوای پێغەمبەر کەوتون عليه الصلاة والسلام ئەوانەی سیرە و ژیانی پێغەمبەری خوا لە ژیانی خۆیاندا زیندوو دەکەنەوە ئەوانەی پێ بە پێ بز بە بز هەنگاو بە هەنگاو بە دوای پێغەمبەری نازدار دەکەون عليه الصلاة والسلام خوای گەورە دەفەرمێ يحببكم الله خوای گەورە خۆشی دەوێت کەواتە ئەو خاڵەش لێرانە چێە ئەوانەی کە بە دوای پێغەمبەر کەوتون عليه الصلاة والسلام لە ژیانی ڕۆژانەیاندا دەبێتە مایەی ئەوەی کە خوا خۆشی بوێن تبارك وتعالى هر لسورة آل عمران لآياتي حفتا وشش صنفية ديكا خواي پروردگار برياري خوشويستي بو داون اويش چين دفرمي بلا من اوفى بعهده اواني كعهد پيماني خويان جبجي لك وعد بليني خويان جبجي لك لقل حمو كسي ببي جويدان الدين وببي جويدان بلو بايو تمنو جنس و پیاو بێ ژن بێ گوێ ناداتە هیچ وعد و بەڵێنێکی داوە دەبێ وعد و بەڵێنەکەی خۆی جێبەجێکاتە دەفەرمێتی بەلا من ئەوفا بعهده واتقى و پارێزی کرد لە خوای پەروەردگار ئەهلی تەقوا و دین بوو لە خوا ترس بوو فإن الله يحب المتقين خوای گەورە چی خۆش دەوێ ئەهلی تەقوا خۆش دەوێ ئەوانەی خۆش دەوێن کە بەڕاستی پارێز لە خوا دەکەن ئەوانەی خۆش دەوێن کە بڵێن ئەین الله ئەدی خوا حیساب بۆ خوا دەکەن خوای گەورە ئەو صنفەی خۆش دەوێ خوای گەورە لەوانەمان بجێڕیتن صنفێکی دیکە خۆشەویستانی خۆم کە هەر لە سوورەتی ئالی عیمران لە ئاەتی 146 خوای گەورە دەفەرمێ وكأي من نبي قاتل معه ربيون كثير فما وهنوا لما أصابهم في سبيل الله وما ضعفوا وما استكانوا دەفەرمێ کۆمەڵە پێغەمبەرانێکی زۆر پێش ئێوە خەڵکانێکی دیندار و مسلمان لە خزمەتیاندا جیهادیان کردو خەباتیان کردو تێکۆشانیان کردووە فما وهنوا لما أصابهم في سبيل الله بێتاقەت نەبوون لەوەی کە تووشیان هات لە پێناو خوادا تەبارەک وتەعالە عەزم و وڕێیان بەرنەدا وما ضعفوا بەرامبەر بە دوژمنانیش چۆچیان دانەدان وما استكانوا والله يحب الصابرين خوای گەورەش تەبارەک وتەعالە چی خۆش دەوێ خەڵکانێکی خۆش دەوێن کە ئەهلی سەبر کەواتە خوشتی مسلمان برای مسلمان هەر یەکێک لێ ئێمە لە کاتی کاری ئیسلامیماندا لە کاتی خەبات و تێکۆشانماندا لە کاتی داوە و بانگەوازماندا ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کە دێنێت پێشمان ئەگەر ئەهلی سەبر بین دان بە خۆمان دابگرین خوای پەروەردگار تەبارەک وتەعالە خۆشی دەوێت هەر لە سوورەتی ئالی عیمران لە ئاەتی 159 خوای گەورە تەبارەک وتەعالە دەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين
دیێرە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕوودە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ڕەحمەت و بەزەیی خوا نەبایە تەبارەک و تەعالا بەو ڕەحمەت و بەزەیە نەرمونیانی نەکردبای لەگەڵ هاوەڵان ئەگەر تونند و تیژ بای لەگەڵیان دڵڕەق بای لەگەڵیان دەوریان چۆل دەکردی لەگەڵت نەدەمان لێیان خۆش بە و داوای لێ خۆشببوونیان بۆ بکە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا و مەشوەرەت و ڕاگۆڕینەوەیان دەگەڵدا بکە و ئەگەر عەزمت جەزم کرد پشت بەخوا ببەستە ئین الله یحب المتوکلین خوای گەورە چی خۆش دەوێت کەسانێکی خۆش دەوێت کە تەوەکولیان لەسەر خوایە کە پشت بەخوا دەبەستن پشت بە دەسەڵات نابەستن پشت بە پارە و سەرۆک و سامان نابەستن پشت بە خزم و کەس نابەستن پشت بە حزب نابەستن پشت بە تاغوت و زاڵم و ستەمکارێک نابەستن پشت بەچێ دەبەستن بەس بەخوا بەس تەوەکولیان لەسەر خوایە خوای گەورە ئەو جۆرە کەسانەی خۆش دەوێتن لە خاڵێکی دیکە لە سنفێکی دیکە لە سوورەتی الحجرات خوای گەورە تەبارەک و تەعالا لە ئایەتی نۆ دەفەرمێ وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله فإن فاءت فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا إن الله يحب المقسطين لێرە کاتەکەمان بەرەوە دەڕوا بۆی کە ناتوانم شەرحی هەموو ئایەتەکەی بکەم بەرحاڵ خوای گەورە باسی دوو سنفی مسلمانان دەکا کە بە شەڕ دێن جا من لە بەرنامەیەکی دیکە بە خزمەت ئێوە پێم ڕاگەیاندوون کە ئینسانی مسلمان ناکرێ بێلایەن بێ ئینسانی مسلمان دەبێ خاوەن مەوقیف و هەڵوێز بێ ناکرێت دنیا کاول بێ ئەو لە ماڵی خۆی نێتە دەرێ بە ناوی تەقوا و دینداری و مسلمانەتی وەڵا جا دەست دە کڵاوی خۆت بگرە باینەی با عیلاقەت لە هیچ شتێک نەبێ ئەوە لە ئیسلامەتی و مسلمانەتیدا مەرفوزە خوای گەورە کە باسیەوە دەکا واقعەکە لە ناو بەشەریەت دەفەرمێ وإن طائفتان من المؤمنين اقتتلوا ئەگەر دوو هۆز دوو طائفە دوو جەماعەت دوو کۆمەڵی گەورەی مسلمانان بەشەڕ هاتن طبعا ئەو شەڕە خۆ هەمووی هەناگرێتەوە هەندێکیان هەر بێلایەن دەبن سڵحیان لە مابین بکەن ئەوانەی کە بێلایەنن پێچیان بیننەوە ئەگەر سڵحیان نەکرد و پێک نەهاتنەوە یان ئەگەر سڵحتان کرد دوای سڵحەکەی کۆمەڵەکەی دیکە ویستی زوڵم لەوی دیکە بکاتن یان یەکیان تەسلیم نەبوو هەر ویستی زوڵم بکە بە بێلایەنیدا منیشە بێلایەنی نامینی ئەو کاتەی پشتی ئەوەی بگرە کە مەزڵومە کەستەم لێکراوە با بشکوژرەی با لە بینیشتی واگەر دادوەریشت لە مابینی کردن حەکەمیش بووی لە مابینیان دەفەرمێچی فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا قسط لێرانی یعنی عدلە یعنی عادل بە لە دەربڕینی حکومەکەیدا با خزمایەتی و ناسیاوەتی ڕۆڵ نەبینیتن لێرانە بۆ چووکە خوای بەڕێوەبەر دەفەرمێ إن الله يحب المقسطين خوای گەورە کەسانێکی خۆش دەوێت کە چنە کە عادلن دادپەروەرن خزمایەتی و پارە و سەرۆت و سامان تەئسیر لە شایەتیدان و لە حکومەکەیان ناکاتن با لەوانە بین ئاخر شت لە سوورەتی الصەف ئایەتی 4 خوای پەروەردگار دەفەرمێ إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص خوای گەورە چی خۆش دەوێت إن الله يحب الذين يقاتلون خوای گەورە کەسانێکی خۆش دەوێت کە لە پێناو خوادا دەجەنگن کە چنە صەفەن یەک صەفن چۆن لە نوێژێدا ڕادەوەستی تەفرەقە و ڕاجیایی نییە هەمووی شان وەشان یەک دەدا هەمووی پێکەوەکو دیوارێکی تێکەڵچێش ڕادەوەستیتن فەرقی دەوڵەمەند و فەقیر و هەژار و نەخۆش و قالب ساغ و پیر و جحێڵ و هیچ شتێک نامینیتن لە نوێژێدا دەفەرمێ لە پێناو خوای گەورە دەبێت کە جەنگان دەبێ ئاوا بن یەک پارچە بن یەک هێز بن بۆی کە دوژمن زەفەرتان پێ نەباتن لەبەرەوە ئەگەر وا بووین ئەبینە خۆشەویستی خوا کەواتە خۆشەویستانی خۆم دەتوانین بەیەکێک لەو خەسڵەتانەی کە باسم کردن ئەگەر هەمووشمان نتوانین بۆی نمونە هەمومان خۆمان دابینی نەدی بەڵام هەتوانین خۆیچێک لەو خەسڵەتانە لە خۆمان دابینی نەدی بۆی ببینە خۆشەویستی خوای پەروەردگار والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.